لە بناری چای زاگرۆس زیاتر ژیاون لەو ناوچانە بەڵام دوای بەهۆی هیجرەتەوە لێک جابوون لە یەک شێوە زارەکەیان شێوە زاریان وەکو بەڵێن لێک نزیکە هەمووی بوونە یعنی بگەڕێتەوە ئەسڵیان لە ڕووی مێژوویەوە هەمویان لەو ناوچانە بوون. ئێمە جارێک بڵێن ئەو هەواڵە تەنها لە سۆسیال میدیا بینیوانە یعنی هیچ شتێکی فەرمی تا ئێستا من ئاگام لێ نییە لەلایەن هیچ دام و دەستگایەکی ناتۆ یان دام و دەستگایەکی حکوومەتی فدراڵی عێراق گەیشتووەتە وەزارەتی پێشمەرگە و ناشزانین میکانزمی هاتنی ئەو هێزانە بۆچی و بۆ کوێ لەبەرەوەیە دیارە وەکو باسم کرد تەنها وەکو هەواڵ بڵاو کراوەتەوە لە سۆسیال میدیا بەڵام هۆکارەکانی هاتنی ئەو هێزانە جێگیربوونی ئەو هێزانە لەکوێیە هێشتا هیچ بڵێن ڕوونکردنەوەیەک نراوە لەلایەن دام و دەستگای ناتۆ لەبەرەوەی وەکو ئەوەی ئێمە دەیزانین ناتۆ وەکو هاوپەیمانەتیەکی نێودەوڵەتی ئەتڵەسی لە عێراقدا تا ئێستا تەنها بڵێن مەکتەبێکی هەبووە یانی نووسینگەیەکی هەبووە لە بەغا لە هەرێمی کوردستانیش نووسینگەیەکی فەرمی نییە بەڵکو بەس لە بەغا نووسینگەیەکی فەرمی بووە و ئەو نووسینگەی ئیشوکاری تەنها مەشق پێکردن و ڕاوێژکاریکردن بۆ هێزەکانی حکوومەتی فدراڵی عێراقا بەڵام وەکو هێزێکی شەڕکەر هیچ هێزێکیان نەبووە تەنها لە ماوەی مانگێک پێش ئێستا بە هەمان شێواز هەواڵێک بڵاو کرایەوە کە هێزێکی و تیمێکی تورکیا هاتۆ بۆ بەغا کە لەلایەن وەزارەتی بەرگری عێراقەوە پێشوازیان لێکرا وەکو ئەتوانم بڵێم تیمێکی سەر بە بڵێن هاوپەیمانەتی ئەتڵەسی ناتۆ ئەو هێزانەی کە لە عێراق دابوونە تا ئێستا و هەندێکیان لە کوردستان بوون ئەوانە پیان بڵێن هێزەکانی هاوپەیمانەتی نێودەوڵەتی بۆ شەڕی داعش ئەو هاوپەیمانەتی ساڵی 1940 لە مانگی هەشتا پاش ئەوەی کە داعش پەلەماری عێراقیدا و چەند پارێزگایەکی خستە ژێر دەسەڵاتی خۆی و بۆ هەڕەشەیەک بۆ سەر بەغا لەو کاتە ئەو هاوپەیمانەتیە دروست بوو بە ڕێکەوتنێکی لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراق هەندی هێزیان هێنا بۆ عێراق و ڕاوێژکار و لەگەڵ بڵێن مەشق پێکاریان هێنا بەشێک لەو ڕاوێژکاران و مەشق پێکارانەیان پاش ئەوەی کە ڕێکەوتنیان کرد لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراق هاتن هەرێمی کوردستان و دەستیان کرد بە مەشق پێکردنی هێزەکانی پێشمەرگە و ڕاوێژکردن بۆ هێزەکانی پێشمەرگە و جگە لەوەش دابینکردنی هەندێک پێویستی چەک و تەقەمەنی لە کاتی شەڕەکانی دژی داعش بەڕاستی ئەگەر ناتۆ هێز سەر بە ناتۆ بێنێ نەوەکو سەر بە هاوپەیمانەتی نێودەڵەتی بۆ شەڕ دژی داعش ئەمە ڕەنگە پەیوەست بێ بەوەی هەندێک هەواڵ بڵاوکرانەوە کە ئەو هاوپەیمانەتیە کۆتایی دێت پاش ماوەیەک بەدیل بۆ ئەو هاوپەیمانەتیە ناتۆ ڕێکەوتنێکی فەرمی لەگەڵ عێراق دەکات دێتە جێ ئەوان وەکو پێشبینیەک ینی وەکو پێشبینیەک چونکە ئەو ژمارەی کە ئەوان دیاریان کردووە کە نزیکەی 5,000 کەس ئێنن خۆی هێزەکانی هاوپەیمانەتی نێودەوڵەتیش هەر نزیکەی ئەوەندە هێزیان هەیە لە عێراقدا بەگشتی بە ڕاوێژکار و بە مەشق پێکردن هەر ڕێکەوتنێکی فەرمی عێراق بیکە لەگەڵ وڵاتانی دنیادا بە تایبەتی لە ڕووی ئەمنی و لە ڕووی سەربازیەوە بە تایبەتی بۆ پشتیوانیکردنی هێزەکانی عێراقدا بەگشتی بۆ ئەوەیە کە هێزەکان بتوانی کۆنتڕۆلی ئەمنیەتی عێراق بکا بە تایبەت بێگومان هەرێمی کوردستانیش پێشوازی لەوە ئاکە بێگومان ئێمە تا ئێستش ڕاوێژکاران و مەشق پێکارانی وڵاتانی زیاتر لە 13 وڵاتی هاوپەیمانی نێودەوڵەتی شەڕ دژی داعش لە هەرێمی کوردستانن و تا ئەم دەقەیەش هەم ڕاوێژ پێشکەشەکەن بە وەزارەتی پێشمەرگە لە بواری زۆردا یعنی لە بواری چاکسازیە لە بواری کاروباری لوجستیە لە بوارەکانی تردا جگە لەوە مەشق بە هێزەکانی پێشمەرگەکەن و جگە لەوەش تا ئێستش هەندێک هاوکاری پێشکەش بە هێزەکانی پێشمەرگە ئەکەن بە ڕەزامەندی حکوومەتی فدراڵی عێراق و بە تایبەتی لە ناویاندا بڵێن ئەمریکا کە ئەوان ماوەیەک پێش ئێستا دوو لیوایەکی تریان چەکدار کردووە
و بڕیار وایە ئەو وڵاتانی کە لە هەرێمی کوردستانن لیواکانی تری وەزارەتی پێشمەرگەش چەکدار بکەن.